مەلە 2014 على ساز بە قورعە ناومان لۆ دەرچووە یەکی هەفتا وەرەقە بدەین دوو دەفتەری بدەن خانی گوندی کۆریمان لۆ دەرچوو هەفتا وەرەقەمان لە پاش 6 سال انتیزارکردن على ساز عاردەکمان بدەنێ لە بابەینی گزۆتیار و گەزنەی ئێستا نە عار دیارە نە تاپۆ دیارە نا ئەوە دیارە نە هیچ دیار نییە ئەمنیش بە قسە هەولێر هەموو دەدەمێ ئەی نابی عەمەلی لەگەدابی ئەگەر هاوکاری فەقیر و ئەو ڕەشە ڕووتەی دەکەی لێدەوەرە هاوکاری بکەکانی یەکیان ناتیە قسەکرد لەگە بکە نەتاپۆ دیارە ڕۆژێک دەرێ ڕۆژ خانی گوندی کۆریان داینێ لێیان ستاندینەوە ئێستا عادیان لەوێ داینێ دەنێ خەریتەی دەگۆڕی خەریتەی لێ دەگۆڕی بابا کێشەی ئێمە کاکە لەلایەک ئەوان گوتیانم ئەو خاند ئەوە عاردینگۆیە خەریتەشیان داینێ لەسەر ئەو خەریتەی پێڕەو بکرێت دوایە خەریتە هەرستان چەند کەسانەشی نازانم کوونە دەستکاریان دەکەن ئێ باشە لۆ خەریتی دەستکاری دەکەێت دوای دەرێ لێرکوانە ئەو عاردیتووە ئەمە نازانم لێرە هەتا ئاسمانی عەفتەمینە نازانم هەتا ئاخری دنیاە چێنری عاردی منە هیچ شتێکم دیار نییە نە تاپۆیەکم دیارە نە ڕێپێدانەکەم دیارە نە خەداماتەکەم دیارە